کە ئەمڕۆ دووەمین ڕۆژە کە کۆنفرانسی کورد و کوردستان لە سەرچاوە بەڵگەنامە بیانیەکاندا پێشکەشەکرا لە هەڵەبجە وەکە زانین کە کورد خاوەنی مێژوویەکی دێرینە لە هەموو بوارەکانە بە شێوەیەکی گشتی و بەڵگەنامە یاخود سەرچاوی تایبەتیش هەیە لەسەر کورد لەسەر ئەم بابەتانە. جا چ لە کوردستان بەیاخود لە دەرەوە بێ بە هەمان شێوە. بەڵێ دوو ڕۆژە کۆنفرانسێک لە هەڵەبجە بەڕێوە دەچێت زانکۆی هەڵەبجە هەڵساون بە کۆنفرانسەکە کۆنفرانسێکی زانستی گرنگە دوێنێ لێ پرۆگرامی کتابێتیشم پێشکەش کرد بۆ کورسات لەگەڵ چەند میوانێک چەند توێژەرێکی عزیز خۆشبەختانە توێژەری زۆر جیاواز هاتن لە هۆڵنداوە لە ئیتاڵیاوە لە وڵاتانی دەرەوە لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئەزەربایجان یعنی لە یریڤان لە ناوچە جیاوازەکانەوە زۆر توێژەری جیاواز هاتوون کۆنفرانسێکی دەوڵەمەندە. ئێستێکێک لە توێژەرەکانمان لەگەڵە لە هەڵەبجەوە کاک سامان سەلاح بەڕێزیان توێژەرن و توێژینەوەیان هەبوو بەشدارن لە کۆنفرانسەکە. مامۆستا سامان سڵاو لێبێ ئەم کاتت باش سپاس دەکەین کە بەشداری لەگەڵمان ئەگەر بکرێ پێمان بڵێ توێژینەوەکەی بەڕێزێت لەسەر چ لایەنێکی مێژووی کوردە چ بابەتێکت هەڵبژاردووە؟ بەناوی خۆی بەخشندەی میرەوان سڵاوتان لێبێت بەیانیتان باش گوێتان لێمە بەڕێزان بەڵێ بەڵێ گوێمان لێتە فەرموو. بەڵێ من لە دووەمین ڕۆژی کۆنفرانسی هەڵەبجە بە توێژینەوەیەک بەشداریم کردووە بەناونیشانی شێخ محەممەد سادقی ناری ڕۆڵ و پێگەی سیاسی لە کۆتاییەکانی سەدەی 19 و سەرەتاکانی سەدەی 20 ئەگەر بکرێ وردەکاری زیاتر لەسەر توێژینەوەکە بدەم. شێخ محەممەد سادق بەڵێ کوڕی شێخ عوبەیدوڵڵای ناهریە. شێخ عوبەیدوڵڵای من گوێم لە سەوتی خۆمە بەڕێزان. کوڕی شێخ عوبەیدوڵڵای ناهریە. شێخ عوبەیدوڵڵای ناهری یەکێکە لە دیارترین کەسایەتیەکانی مێژووی کورد و لەوانەیە بڵێین باوکی ناسیۆنالیزمی کوردیە. شێخ محەممەد سادق کوڕی گەورەی شێخ عوبەیدوڵڵایە و باوکی سەیتای ناریە. ئەوانەی کە سەرۆکاریان لەگەڵ مێژووی کووردا هەیە ئاشنایەتیان لەگەڵ ئەم ناوانەشا هەیە. ئێمە بۆ ئامادەکردنی توێژینەوەکە پشتمان بە بەڵگەنامەکانی ئەرشیفی عوسمانی بەڵگەنامەکانی ئەرشیفی ئێران و ئەرشیفی بەریتانی بەستەوە. هەروەها پشتمان بە ڕۆژنامە و گۆڤارەکانی و سەردەمە بەستەوە کە لەو کاتە دەرچوون وەکو ڕۆژنامەکانی بەریتانیا و ئەمریکا. توێژینەوەکە گرنگیەکەی لەوایە کە بەڵێ سەرەڕای ئەوەی شێخ محەممەد سادقی ناری کەسایەتێکی دیار بووە لە سەردەمی خۆیەوە ڕۆڵێکی گرنگی هەبووە لە مێژووی کووردا. بەڵام هێشتا زۆری لەسەر نەنووسراوە لە ئەوەی ئاگدارین لە سەرچاوە کوردیەکانە. ئەم کۆنفرانسە بوارێک بوو بۆ ئێمە و بۆ زۆر کەسی تریش کە تشخینە سەر دیوە تاریکەکانی ژیانی چەندین کەسایەتی وەکو شێخ محەممەد سادقی نەری و خەڵکانی تریش توێژینەوەیان لەسەر بابەتی تر کردووە. زۆر باشە دکتۆر سامان توانین بە شێوەیەکی گشتی بڵێن کە ئەم بەڵگەنامە بیانیانی کە هەیە لەسەر کورد و کوردستان بە شێوەیەکی گشتی چ لە ئێستا بێت یاخود لە ڕابردووە بێت ئەمە چ گرنگێکی هەیە بۆ کورد چ لە لایەنی فەرهەنگی سیاسیەوە بێت یاخود مێژوویەوە بێت بە هەمان شێوە؟ ڕاستیە ئێمە گرفتی گەورەمان وەکو کوردەوەیە کە چونکە لە ناوچەیەکی پەڕکێشمی کێشم و سنووریە بووین و خاوەن کیانێکی سربەخۆی خۆمان نەبووین. ئەمە وای لێ کردوین کە نەتوانین تەحفوظ بە ئەرشیفی خۆمانەوە بکەین. ئێمە زۆر هەژارین کاتی هێنە سەر ئەرشیفی کوردی خۆمان خاوەنی ئەرشیفەکە بین. نەمان هیچمان بەدەستەوە نەماوە بۆیە مەجبورین پەنابەرین بۆ ئەرشیفی وڵاتانی تر وەکو ئەرشیفی عوسمانی
ئەرشیفی ئێران یا ئەرشیفی بریتانی و ئەمریکیوانە ئێمە زۆربەی شتەکانمان لە ئەرشیفانایە ئێستا بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ بەوەی ئینتەرنێتەوە خەڵک دەستیەکە بە ئەندێشت کە 15 ساڵەمە پێش باسانی نەیتوانێت دەستی پێ بگات ئەمە بوارێکی باشە بۆ زۆر توێژەر کە بتوانێت ئێمە بتوانین لەو ڕێگەوە زۆر لایەنی شارەوەی تاریخی خۆمان کەشف بکەین زۆر شتەی هێشتا باز نەکراوە لە تاریخی ئێمە زۆر بابەتی زۆر گرنگ هەیە وردەکاری باشە لە تاریخی خۆمانە دکتۆر بگەڕێنەوە سەر ناوەڕێکی توێژینەوەکە دامەژت بۆ کرد کە لەسەر شۆڕشی بەڵێن شێخ عوبەیدوڵڵای نەهری لە مێژوودا هەندێک لەو ڕەخنانی کە لی دەگیرە دەڵێن بۆدێکی ئاینی هە بۆ زیاتر شۆڕشەکەیەوە بۆدێکی نەتەوەی نەبووە ئەم ڕەخنەیە لە جێی خۆیدایە ئەگەر وایە بۆ ئاینەکە زاڵتر بووە بەسەر شۆڕشەکەیدا ڕاستی گرفتیەکەیە ئێمە زۆر کەس لە سونگەی نەخێنەواریەوە بۆ هەندێک بابەت ئەو جۆرە لە خیتابەی هەیە شێخ عوبەیدوڵڵای نەهری کەسێکی ئاینی بووە شێخی گەورە بووە لە سەردەمێکە بووە سنتەری ڕۆحی ئاینی لە کوردستانە کوردەکان زۆر بە گەورە تەماشایان کردووە ئەوەی کە شخصەتێکی ئاینی بووە دوو جار ڕسیدی بە شێخ عوبەیدوڵڵا داوە وای لێ کردووە کە بتوانین کوردەکانە دەوری خۆی کۆکاتەوە لە دەوری پرۆژەیەکیش کە پرۆژەی نێتەوەیەتی کوردیە شێخ عوبەیدوڵڵا زۆر بەڕاشکاوی باسی لە قەزەی کورد کردووە ئێمە و نامانەی کە لە ئەرشیفی بەریتانی و ئێرانی و عوسمانیشە بەدەستمان گەشتووە ئەمەژە بۆەکەن کە شێخ عوبەیدوڵڵا زۆر بەتەنگ سومعی کوردەوە بووە بەتەنگ میلەتی کوردەوە بووە بە هەمان شێوە دیوانی شێخ عوبەیدوڵڵای نەهریمانەیە ئێمە کە بە زمانی فارسی نووسراوە دیوانەکە بەشێکی گرنگی دیوانەکە باز لە مەسەلەی کوردبوو نەکات باز پیاڵدانە بەسەر نەتەوەی کورد و بەسەر ڕەگەزی کووردە و بەراوردکردنیەتی بە تورکەکان یا فارسەکان ئەو بەڵگە ئەرشیفیانش بەجێ ماون لە شێخ عوبەیدوڵڵا و ئەو کەسانی کە هاوکار و یارمەتیدەری بوون لە شۆڕشەکە هەمویان ئاماژە بۆەکەن کە شۆڕشەکەی شێخ عوبەیدوڵڵا ناوەڕۆکێکی تەواو نەتەوایەتی هەبووە و شەڕی کورد بووە بەرامبەر تورکەکان و فارسەکان لەو سەردەما هیچ گومانێک لەوانی ینی هیچ شتێک نەماوەتەوە لەسەرەوە بەڵێ دکتۆر ئەتوانین بڵین توێژینەوەکەی بەڕێستان و سەررجەم توێژینەوەکانی دیکە کە لە کۆنفرانسەکە خراڕوو ئەتوانین بڵین کە چۆن ئەتوانرێت سوودی لێوەربگیرە لە زانکۆ یا خۆت ناوەندە ئاکادیمیەکانە بە شێوەیەکی گشتی بۆی کە خوێندکاران ئاشنای مێژووی کورد و کوردستان بن یاخۆت هەموو سەررجەم ئەو بابەتانی کە لە کۆنفرانسەکە یاخۆ لە پانێڵەکان ئاخرانە ڕوو ڕاستی ئەم کۆنفرانسە وەکوتم فرسەتێکی باشە سەرنجی زۆرێک لە توێژەرانی ڕاکێشاوە یەکێک لەوانە ئێمەش لەگەڵ هاوڕێیەکم و توێژینەوەمان ئامادە کردووە وای کردووە زۆرێک لە توێژیرەوان بگەڕێن بە شوێن ئەرشیفی وڵاتانی ترا ئەمانە هەندێکیان هێشتا مەوادی خاون ئەکرێت خەڵکی زیاتریان بینێ هەندێکیشیان توێژینەوەن ینی لەسەر بەڵگەنامانەی کە ئیشمانتیا کردووە ئێمە ئستینداجێکمان کردووە هەرکەسە و هەڵەنجانێکی کردووە بە دڵنیایەوەمانە گرنگی خۆیانەیە بۆ توێژەری داهاتوو و چاوی زۆر لە توێژەران و قوتابیانی مێژووە کاتەوە بەڕووی ئەرشیفی وڵاتانی دراوسەیە گرنگی تابەتی خۆیانەیە بە دڵنیایەوە باشە دکتۆر داپرسیارمان پێم خۆشە بگەڕێنە سەر توێژینەوەکەت ئەوەی کە تۆ پێی گەشتووی شۆڕشەکەی شێخ عوبەیدوڵڵای نەهری چۆن لە ناو دەچێت هۆکارەکان چین هۆکاری ناوخۆیی و دەستی ناوخۆیی ڕۆڵی هەیە لە ناوچوونی شۆڕشەکەی شێخ عوبەیدوڵڵا ڕاستی شۆڕشی شێخ عوبەیدوڵڵا هەرچەند لە دەروی باسەکەی منە زۆر پەیوەندیدار نییە بەڵام شۆڕشی شێخ عوبەیدوڵڵا لە ناوچوو لەبەرەوەی کە مەسەلەی کورد و ئەوەی کوردەکان ببن بە خاوەنی کیانەتینەتەوەی نە لە بەرژەوەندی ئێرانیەکانە بۆ نە لە بەرژەوەندی
عوسمانیەکانە بووە و نە لە بەرژەوەندی ڕوس و ئینگلیزەکانە بووە کە لەو کاتا لە ناوچەکەدا وجودیانە بووە هەموو ئەمانە گەلە کۆمەیان کردووە دژی شێوەی دوڵە هەموو بەڵگەنامە مێژوویەکان ئەوانە ڕوونەکەنەوە کاتێککە بۆیان دەرەکەوێت شێوەی دوڵە ئامانجێکی نەتەوایەتی هەیە ئێرانیەکان بە تایبەتی زۆر هاانی عوسمانەکانیان پیان ڕاگەێنن شێوەی دوڵە ڕازنیە کە ئەیدیایەوە کە بە تەنگی مەسلەی ئاینی وەیە بەڵکو ئەوێت کیانی بۆ کوردەکان دروستکات کیانێکی سەربەخۆ کە جیابێ لە عوسمانەکانی و جیابێ لە ئێرانیەکانیش هەموو ئەمانەوە کارە بن بۆی کە وڵاتانە پێکەوە دەستێکەڵکەن دی شۆڕشەکەی شێوەی دوڵا و کۆتایی پێبێنن هەموو ڕێکارەکان بگرنە بەر بۆی کە کۆتایی بە شۆڕشی شێوەی دوڵا بێنن. زۆر سپاس دەکەین دکتۆر سپاس کە لەگەڵمان بووی سپاس ئەفونکەی یەکێک لە سپاس بۆ ئێوەش مەڵە زۆر سپاس دەکەین سپاس کە لەگەڵمان بووی کاتەکەمان تەواو بوو دەگومان بابەتەکانی ئەوش بابەتی زانستین و لە کۆنفرانسەکەدا بە تەواوی کات توێژینەوەکە دەخرێتە ڕووی ئەمە هەر ئەوەندە دەرفەدە بوو کورتێک لە توێژینەوەکە گفتوگۆ بکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سەمان فەڵاح کە بەڕێزان توێژەر و کۆمەسای زانکۆن.